بیدانی ئێستا سڵاوتان لە بێم کاتتان باش بۆ پێیکە دەزانن میدیای کوردی و جیهانیش بە شێوەیەکی گشتی لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە هاوکات وەچەرخانیش لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق لە گۆڕانکاریدایە ئەمڕۆ میوانداریێک لە ناوە دیارەکانی ڕۆژنامەگەری و هەم شرۆڤی سیاسیش دەکەنکەویش مامۆستا ئەحمەد میرێ و وەڵامی هەندێک پرسیارمانەداتەوە پێم خۆشە بەیەکەوە گفتوگوێ بکەین سەبارەت بەو دوو بارودۆخی کە باسم کرد یاخود ئەو دوو گۆڕانکاری کە هەیە مامۆستا زۆر زۆر بەخێر بێت و ئەرکی کێشە. سوپاس بۆ جەنابەت منیش خۆشحاڵم هیوادارم بتوانین بە پێی تێگەشتی خۆمان وەڵامی تەندروستی پرسیارەکەم دێنەوە. باش با یەکەم جار لەوە دەست پێ بکەم باسی بارودۆخی میدیام کرد هەم لە جیهان و هەم لە هەرێمی کوردستانیش پێم خۆشە بە شێوەیەکی گشتی جارە باسی ئەومان بکەی بارودۆخمان چۆنە لە ڕووی میدیاییەوە. پرسیارێکە زۆر مالووە بووم بە وەڵامدانەوەی چونکە ئەگەر وەڵامێکی تەندروست و ڕاستی بدەیتەوە زۆر کەس دڵگرانە بێت ئەگەر وەڵامێکی ناڕاستی بیتەوە بارگرانێکی گەورە بۆ کۆمەلگا دروستەکەی. بەڵام من ئەمەوێت میدیای کوردی جیا بکەینەوە لە نەخشەی میدیای جیهانی. باش میدیای جیهانی هەنگاوی زۆر گەورەی بڕێوە یان پێدوایە ناتوانین بگەینە واسە ئێمە پاشەکشەمان کردو پاشەکشەیەکی گەورەمان کردو لە ڕووی تەکنیکەوە چوینێتە پێشوو. ئەو تەکنیکەی لە میدیای کوردیا هەیە هەر لەم ستۆدیۆی کە لەگەڵ بەڕێستا هەم لە هەموو کەناڵی ڕاگەاندن لە دنیادا ستۆدیۆ و ئامێرەکان و ڕێکارە تەکنیکیەکان وەکو خۆیەتی بەڵام عەقڵەکە وەکو خۆی نییە. بنیادی عەقڵی و ڕۆشنبیری و کەلتوری کۆمەلگای ئێمە و میدیای ئێمە زۆر لە پاشەکشەیەکی گەورەدایە. لە ڕاستیدا ئەگەر بە لۆژیکی قسەی لەسەر بکەم ئەتوانم بڵێم ئێمە لە ئێستادا شتێکی تەواوەتیمان نییە ناوی میدیابی پاشەکشەمان کرد لە سەرەتای 2000ەکان هەنگاوی گەورە هاویژرا بۆ ئەوەی کە میدیای کوردی لەسەر نەخشەی میدیای جیهانی جێگای بێتەوە. بەڵام لە ئێستادا ئێمە چەندین هەنگاو هاتوینەتە دواوە لە ڕووی ناوەڕۆژی کارکردنەوە. ناومێدی لە چێ سەرچاوە بۆ خۆم یەکێکم لەوانەی لە ناومێدیەکی قۆڵە ئەژیم بەرامبەر بە سیاسەت و میدیا و کەلتوری ئەم کۆمەڵگایە و چووکە پێم وایە ئەوەی کە ئێمە هەوڵمان بۆیە یا ئەوەی کە چاوەڕوانین ڕووبە ئەوە نەبوو شتگەلێکی تر بوو کە بە ئاراستەیەکی خراپ سەرچاوی کرد. کاکە گیان میدیای ئێستای ئێمە لێوان لێوە لە درۆی سیاسی لێوان لێوە لە شکاندنی کۆمەڵایەتی لێوان لێوە لە بەرهەمهێنانی جنێودانی سیاسی و کۆمەڵایەتی لێوان لێوە لە پڕکردن و ناشرینکردنی کۆمەلگاکەمان لێوان لێوە لە جوانکردنی نار و دوژمنەکانمان لێوان لێوە لە بەرهەمهێنانی ئایدۆلۆژیایەکی لایەنداری پیس و ترسناک. تۆ بەم هەموو خراپەکاریەوە ناتوانانی بڵێ میدیای ئێمە کێبڕکەی میدیای جیهانیەکە. تۆ سەرنج بە میدیایەک سەپۆتی پڕۆپوچی بکە. ئێستا مەسەلەن زۆرێک لە ئەوانەی کە ناویان لەخوانەوە کەناڵی گەورە سەپۆتی پڕۆپوچیەکە پاڵەوانی پڕۆپوش دروستەکەن ئانی کەسایەتی نەخۆش بەرهەمەهێنن میدیایەکە ڕق بڵاوەکاتەوە تونوتیژی دروستەکە میدیایەکە بەدەوام ناشرینی ئەبینێت جوانی نابینێت میدیایەکە لە پێناو ڕازیکردنی دڵی حیزبێکە ئامادەیە شکۆمەندی تەواوی کۆمەلگا بشکێنێت و شکۆمەندی تەواوی کەلتوری شارێک ناوچەیەک بشکێنێت تەنها لە پای دەستخۆشی حیزبێکە نییە. یعنی مەسەلەن لە مێژووی مرۆڤاتیە نییە میدیا تەنها کاری دروستکردنی ناشرینی بێت چیرۆکی قێزەون دروستکە لە پێناو ئەوەی کە تۆ دڵی حیزب ڕاستیکەی شیرازی کۆمەڵایەتیشان خۆی بێگومان کۆمەلگا و سیاست و میدیا سێ کوچکەی پێکەوە گرێتراوە نەخۆشی لە هەر شوێنێکیانە هەبێت هەستێکیان نەگرێتەوە. ئێمە سیاسەتێکی خراپ میدیایەکی خراپ کۆمەلگایەک بە خراپی دروستەکات. تۆ ئەگەر ئەم کۆمەلگایە خراپ نەبێت سەسەیەکە ئەم میدیای ئێمە تەنها
ئازیز لە ڕووی سیاسیەوە خراپ نییە زۆر جاوتمە لە ڕووی وەرزشیەوە خراپە تۆ بێژەری وات هەیە لە بواری وەرزشە کارەس هاتی کۆمەڵاتی واتت سناک دروستەکە لە هە شوێنی تر بێ دادگایی ئەکرێ بڕوا بکە هێندێ دەربڕا و لە بەرنامە و لە لایڤی وەرزش و هونەری لە میدیای کوردیا پەخشەکرێ لە هەر وڵاتێکی ترابێ سزای لەسەر سزاکەی لانی کەم دوورخستنەوەیەتی لە میدیا ئێمە غیرەتی ئەومانی هەر لە عێراقا مەسەلەن مانگی پێشووتر بوو ناوەندی بڕیاری یاسایی لە عێراقا دەرکەوتنی هێندی ڕۆژنامەنووسی لە کەناڵەکانی ڕاگەاندن قەدەغە کرد لەبەرەوەی ئاژاوی سیاسی و کۆمەڵایەتی دروستەکە یعنی زم چکان میدیایە مەترسیەکەی تەنها لەوە نییە درۆت بۆ دروستەکە ینی مەچینەی بەرهەمهێنانی درۆیە ئەم میدیایە مەچینەی بەرهەمهێنانی جنەودانە باشان دێک ڕخنەوە گەناڵێن ئێستا بۆ نەو سەردەمی کە لڤین ڕخنەگرێک بوو ینی با بڵێ لەم ژاوژاو ئێستا سۆشیال میدیایە وترێ ڕخنەگری جدی ئەخ با بڵێن خوێنەری جدی نەماوە لە ئێستا لە ئێستا تا چەند لەگەڵم بۆ چوونە وایە خوێنەری جدی نەماوە بۆیە ئەم بارودۆخی کە جەنابەت باسیەکە خۆی ئەڵێ مەسەلەن قسەیەک هەیە مەسەلەن ئەوەی کە متابعی میدیا بەسەر چاوی ڕۆشنبیری ئەزانێ گەمشەیە ئەوەی کە متابعەشی ناکە هەر گەمشەیە مەبەست لە چی ئەمە چکە میدیا خۆی هەژمونی هەیە باشترین ڕێکار بۆی کە تۆ بزانی لە میدیا چی ئەگوزارێ بریتە لە زیرەکی ڕۆشنبیری ینی تۆ چۆن لە ڕێگای زیرەکی و ڕۆشنبیریەوە جوانی و کەناڵی باشە دۆزیتەوە نەک ئەوەی کە مەسەلەن پێوە ئێستا لە میدیای کوردیاچ لایک و ڤیوی زۆر وانە خۆکا کە بۆ مرۆڤی سنجین لایک و ڤیو بەڕیا پێوەری هەڵسەنگاندن نییە بە پێچوانەوە ئێمە ئەگە سەرنج بی لە مێژووی بیرکردنەوەی بەرەوفایەتیدا هەموو ئەو شتانەی کە زۆر بینەریان هەبووە کەواتە بەشێکن لە حەماقەتی گشتی بەشێکن لە درۆی گشتی ینی مەسەلەن سەرچاوئینیەکان پێمانەڵێن زۆرینەی خەڵکی ڕاستی نابینن لی تێناگەن نای خوێندەوە بۆیە بەڵام و کەناڵی ڕاگەاندن پێمانەڵی کاکە ئێمە توانی ومانە ئەوەنە کەس بێنینە لایڤەکان خۆ مەسەلەن کە خەڵک بەدیان لایڤی تۆ دانیشە لەبەر باشەکە نییە لەبەر ئەوەیە کە ناشرنیەکانت ببینێ لەبەرەوە بەشێکی خەڵکیش خۆی ئارزوومەندی ئەم ستایلەیە لە دروستکردنی ژنێو ئەگەر یادمەتیم بی لە ڕۆمانێکی 1970 زۆر بەڵێ باسی وەزارەتی حەقیقە دەکە بڕوا بکە کەناڵی ڕاگەاندن هەیە لە هەرێمی کوردستانە کە خۆی بە یەکەم بزانێ بزانام لەسەر مایکەکەش نووسیوێتی ئەگەر ئەڵەی وانە دوای قسەکانی من بەراوردی ئەو پارەگرافانە بکە کە باسی وەزارەتی حەقیقەت و کەناڵی ڕاگەاندناکە ئەگەر کوتومت ئەوە نەبوو من بەرپەرسیارم و داواکارم لە داواکاری گشتی سکاڵم لەسەر تۆمەتکە کوتومت وەکو خۆی دەبوو بۆ نمونە لەوێ باسی تەنها زاراوی کەسی گەورە برای گەورە بەکارێت ئەخل کەبیر بە عەرەبیشەکەی بەکارێنێ ئەڵێ هەر کاتی ئەخل کەبیر وتی شەکل لە بازاڕە زۆرە ئەوە دڵنیا بە کەمە نەقسێکی و ئەم جۆرە کەناڵانە مەسەلەن عبودیەت کۆیلایەتیت بە حڕیەت پێفرۆشتەوە شەڕت بە ئاشتی پێفرۆشتەوە دۆخێکت بۆ دروستەکەن کە لە هەموو شتێکە سەرچاوی دروستکردنی درۆیە بۆیە با من و تۆش ماندوو نەبین بینەرەکانیشمان ماندوو نەبن پێشنیازەکەمە و ڕۆمانە کە زۆرە بە زمانی کوردی و ئەنگلیزی و جوانیشە بەڵێ دوایی ئەوەی کە باسی وەزارەتی حەقیقە دەکەن بیخوێنەوە بەراوردیکەن لەگەڵ ئەم دۆخە میدیا و ئەم کەناڵانە بزانە ئێمە ڕاستەکەین یا ئەوان یە فەیلسوفەکان ئێمە نا فەیلسوفەکان و ڕۆمان نووسە گەورەکان ڕاستەکەن یا ئەو چیرۆکە ناشردانی کە ئەم کەناڵی ڕاگەاندنانە بۆمان پەخشەکەن ئازیز ئەم کەناڵانە مەتەرسین وەکووتم لەسەر ژیانی نەکزی ژیانی سیاسی ئەوە ژیانی سیاسی بۆ سیاسە گەمشەکان مەتەرسین بۆ سەر ژیانی کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگا بۆ سەر ئابووری معقول نییە ئازیزم تۆ نەخوێنەوارێک ئەهێنی بڕیارەدا لەسەر نرخی زێر و دۆلار و یۆرۆ و چمەن و دیناری عێراقی بەپێی ئەوەی کە مەسەلەن حیزبەکەی
سەپۆتی بۆ نمونە لەم دۆخا پێویستی بەوە هەیە کە دۆلار نرخەکەی چۆن بێت خۆ من ناڵم تەسیران لەسەر بۆرچەی عالەمی هەیە ئەوە نەبووهی من نەخێت باسی عقلی ئابووری لۆکاڵی یەکەم لە بازارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و تا ڕادەیە لە کەرکووک تەسیری هەیە مەسەلەن پێویستی بۆ دۆلار نرخەکەی لە بازار لەم بازاڕی ئاڵوگۆڵ گۆڕی دراو چۆن بێ بۆ شێوە نەخشەیەشێ زیوت بووە با تا ئاسمان بۆ دێنێتە خوارەوە تۆ ناکرێت ینی مەسەلەن من ناتوانم ئێستا بێم لەسەر بۆچەی عالەمی لەسەر مەسەلەن پیشەساسی نەوت قسە بکەم بڵێم چۆن ئەتوانم ڕەهەندە سیاسیەکانی وە کاریگەری نێرێنەکانی باس بکەم بەس لەسەر چۆنیەتی بەرهەمێنانینەوە دەبێ خەڵکی پسپۆر قسە بکە ئەی تۆ چۆن خۆ ڕێگا بە خۆ دەدەی کەناڵێکی ڕاگەاندنی بە خۆت ئەڵی پرۆفیشناڵ مەسەلەن کەسێک پسپۆڕی ئابووری نییە و بڕوانامەی باڵای نییە کە هەچەند بڕوانامە قیازە یا شرۆڤەکارێکی بە ئەزمون نییە دەی قوتی ئەم خەڵکە و بازاڕی گشتی ئەم کۆمەلگایی ئەدەیتە دەست و پێشت وایە کارێکی تەندروستەکەی باشە مامۆستا ئێستا باسی لایەنە میدیاکەی ماکرد بابێنە سەر بابەتی نەخشە سازیەکەی خود نەخشە نوێەکەی هەرێمی عراق بە شێوەیەکی گشتەوەی کە باسەکرد دەوترێکە هاوسەنگی هێز گۆڕاوە یاخود نەخشەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە ئەمێ پێم بڵێ و چاودێرێکی سیاسی و شرۆڤەکاری ناوانی هەرچێک ئەو بارودۆخی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق دەگوزارێ ئایا هاوسەنگی گۆڕانی هێزیان نەخشەکە گۆڕاوە کۆی کە باز دەکرێت بیکەمە چەند پاکێجێک پرسیارەکە باش نەخشەکە ئەگۆڕێیاننا بێگومانە گۆڕ هیچ گومانە نەبێت کە نەخشەی سیاست و دەوڵەتداری لە عێراق و هەرێمی کوردستان وەکو خۆی نامێنێتەوە باشە باشتریا خراپتر بۆ هەرێم خراپتر بۆ هەرێم خراپتر وە فەلسەفەی حیزبەتیش گۆڕانی بەسەر هاتوو شتەکە لە هەرێم و بەغدا ڕاستەوانە یا پێچەوانێ گۆڕان کاتێککە ڕەنگە پێچوانە ڕەنگە پێچوانە بێت لە بەغدا لە بەرەوەی دەوڵەت هەیە لە بەرەوەی وڵاتە گەورەکان سەقامژێری دەوڵەتیانەوێت بارودۆخەکە ڕەنگە تۆزێک باشتر بێ هەرچەنە من خۆم متمانەم بە کابینەی داهاتووی عەلی زەیدی نییە بڕوانە کەم سەرکەوتوو بێ لەوەی کە چووکان لە نێوان دوو بەرداشی گەورەیە ئەهاڕێت بەرداشی ئێرانیەکان بەرداشی ئەمریکا و کاندیدێکی ئیجباریە ئەنی کاندیدێکی سەپێنراوە لە ناو ماڵی شیعەشە ئەگە شیعەکان سەربەخۆ بوونایە سەربەز بوونا لە دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆکوەزیران عەلی زەیدی ڕەنگە دووهەمین کەس بووایە لە ناو فەیسە دیارەکانی سیاسەتی شیعە کەم پۆستەی وەربگرێت واتە کاندیدێکی سەپێنراوە بەسەر ئیتاری تەنسیق ئەمە یەک دووەم سیاستکردن و دەودە لە عێراق دوای کەنارخستنی مالیکی لە دەستنەوەی کۆن دانەماوە ئەمەوەکرێنەوەی کۆن و نەوەی تازەمە بەس چیە لەوە نەوەی کۆن هەم لە عەقڵیەت هەم لە تەمەنیش و هەم لە جۆری پەیوەندی لەگەڵ ئەمریکیەکان و لەگەڵ ئێرانیەکان ئەم نەوەیە بە هەموو پێوەرەکان نەوەیەکی حەزی لە حکومدارێتی ئێران و ئەزمموی مەسەبگەرایی نییە بۆیە لە ناو شیعەکانیشە ئەو نەوەی کە هاتۆتە پێشەوە چونکە ئەزمموی ئێران لە هەر شوێنێکە بوو بێ کێشەی ئابووری دروست بۆ کێشەی کۆمەڵاتی دروست بۆ کێشەی ئەمنی دروست بووە ئەم نەوەی حەزی لەوە نیە ئەم نەوەیە بە دوای پارەوە باشە پێویستیە بە کشانەوەی سەدر و ئەو بابەتی کە پاری دیموکراتی کوردستان هەڵسەنگانی بۆ دۆخەکە کردو کشای دوای ببوورە حەزەکەمەوە بڵم پاتی هەڵسەنگان نوشتی بۆ سیاست نییە خوێندنەوەکانی لە عێراقا قۆڵی خۆی ئەڵێ خۆیان ئەڵێن کە هەڵسەنگاندنەکەن بەڵام هەرگیز هەڵسەنگاندنی ئەو مۆفەق نییە ینی پاتی یاریکەت نییە لە سیاسەتی عێراق یاری پێکراوە ینی دەمێک هەیە وتومە خراپترین حیزب کە خوێندنەوەی بۆ دۆخی عێراق مۆفەق نییە پاتی دیموکراتی کوردستانە من حەزمەکرد مۆفەق وایە مۆفەق نییە لە خوێندنەوەکانی بۆ ئەوەی کە لە بەغدا ڕووەدا یعنی خوێندنەوەی کە کردی کشانەوە با بڵێن دواتر کشانەوە ئازیز غیرەتی ئەوێت غیرەت
کشانەوە لە تایپی سەدرریەوە کەساتی وەکو مقتەدا سەدر حزبی وەکو حیزبەکەی مقتەدا سەدر ڕۆیای سیاسی وەکو مقتەدا سەدرێوێ نقطە سەری دێر کشانەوە ئەوەیە نەک تۆ لە هەرێمی کوردستان بڵێ ئەنجاسی یاریکردن بەزارەوە کشانەوە بایکۆت ئەوە دوایی واسیتە بکەی واسیتە باشە بێڵێم واسیتە بکەی بۆی بگەڕێیتەوە بەشێک لە وەزارەتەکانت پێ بدە ئەگە تۆ کشاویتەوە بایکۆتە کردووە ئەمە لە چی ینی هەر یەکە و لە ئاوازێک ئەخوێرێ ئەزانی ئازیزم هەر ئەمەشە ئێمە جاران کە باسی 23 ساڵ پێش ئێستاکەین کە ڕژێمی سەدام کەوت کورد وەک پێکاتەوە حیزبە کوردیەکان وەک قوارەی سیاسی و هەرێمی کوردستان وەک قوارەیەکی دەستوری بەهێزترین کیانی سیاسی بوو لە عێراق بەڵام ئەم ڕەفتارە بچووکانە وا لێ یەکەن کە کاتەکانت بچووک بێ ناکرێت تۆ لە میدیاکە جنێ و بیت و سەرکردەکانت لە بەغدا باوەش و ماچماچێن بکەن ناکرێت بۆ ئێمە بڵێ بایکۆ دەکەین و لە بەغدا داوای وەزارەتی زیاترکەی یعنی هەمیشە شەڕی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا لەگەڵ شیعە و سونە و دەسەڵات و دەوڵەتی ئەوێ نەبووە بەڵکو لەگەڵ حیزبە کوردیەکان بووە چەند ئەتوانێت حیزبە کوردیەکانی هەرێمی کوردستان بشکێنێ بە حیزبە شەریکەکانیەوە لە حکومڕانی و بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە ئەوە ئامانجی یەکەم و کۆتایی سیاسەتی پارتی بووە ئەم جۆرە سیاسەتە بۆ فەق نابێت ئەوە پەیوەندیشی نییە بۆەوەی کە مەسەلەن ئەم حیزبە باز دەوە بکە کە حیزبێکی تەواو نیشتیمانی و نەتەوەیی و کورد پارتی دیموکراتی کوردستان سیاست ناکە لە بەغدا پێی ناکرێ چۆن ئەوێنێ وەزیری هەیە و وەزیر چییە؟ ئەو ئیشانەی کە وەزیرەکانی ئەوان کردوانە لە بەغدا بە هەموو کارکتەرێکی ترەکرێ ینی جیاوازی چی بووە لە نێوان ئیدارەی وزارەتی خارجی لەگەڵ وزارەتی ژینگە وەزارەتی دادا ئەنی ئیمتیازاتەکەی بۆ کورچی بووە هیچ جیاوازێک دەبووە سیاسەتەکەی سیاسەتێکی مۆفەق نییە پێی ناکرێ خۆ من نایڵێم من ئێڵێم ئەنی مەسەلەن ئەمریکیەکان دیراسایان کردووە با بچین بیخوێنەوە ئەو راپۆتانی کە لە مەحەدی دەراساتی واشنگتۆن لەسەر سیاسەتی حیزبەکانی عێراق هەیە پارتی بە نامۆفەقترین حزب ئەژمات کراوە کە ناتوانێت سیاسەتێکی سەلیم بکە خۆ من ئەم قسانەی کە من ئەیکەم لێرە لە بەرژەوەندی ئەوانە بەڵام ئەوان پێیان ناخۆشە کە تۆ ڕاستی ئەڵێ ئەبێ ستایشکەی کە بڵێ مەرجعی باڵا مۆفەق بووە کاکە مەرجعی باڵای چی مۆفەق نەبووی لە سیاسەتکردنە خۆ ئێمە قاوە ناگرینەوە ڕەمڵ لێ نادەین باسی کۆمەڵێ پێدراوەکەین کە دەرئەنجامەکەی لە واقعی سیاسیدا ئەوەیە کە ئەیبینین تۆ مۆفەق نەبووی تۆ سیاسەتت پێ ناکرێت تۆ یاریکەری سیاسینی لە بەغدا لە هەرێمی کوردستانیش نەتێشتاوی کەم بارودۆخەکە گۆڕاوە بارودۆخەکە گۆڕاوە حیزبەکان وەک جاران ناچەسن لە پارتی جاران حیزبەکان پێیان وا بوو کە پارتی دێوەزمەیە کە عفریتە یا کۆداڵێ لۆزەندەرێک کە ئەتوانێت هەمویان خۆت بدات و بە تۆ بڵێ جوان دانیشۆ بەەوە بڵێ هەستە سەر پێ و ئەوە بۆ تۆ شت ئەبەخشێتەوە ئێستا دەرکەوتووە لە لای ئەمنەوە تازەیە بە شەریکەکانی لە دەسەڵات بە ئۆپۆسیۆنیش بۆیان دەرکەوتە پارتی لۆزەندەر نیەک حیزبێکی یاسایە وەکو هەر حیزبێکی تر ئەتوانی سیاسەتی لەگەڵا بکەی ئەتوانی پێی بڵێ پێت خوارددانا ئەتوانی ڕاستی کەیتەوە لانی کەم ئەتوانی گەمەی لەگەڵا بکەی کە من نامەوە بە پێی ئەو پێوەرەی کە تۆ بۆ ئێمە داناوە و دیاری کردووە سیاسەت لەگەڵا بکەیت ئەمە ئەبووە پێشتر بکرا مشکلەی هەرێمی کوردستان کە تێک چوو ئەوە بوو یەکێتی و پارتی وەکو یەک بیریانە کردەوە خۆ من ناڵم بیرکردنەوەی کامیان باشە یا خراپەوە خەڵک خۆی هەڵسەنگاندنی بۆکە و ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە تێکرا خراپ بووە بەڵام مەسەلە ئێستا سیاسەتکردن بۆ پارتی لەگەڵ یەکێتی و لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆن و لە ناو خۆی خۆشیدا زۆر قرس بووە یعنی پارتی یاریەکەی لە هەرێمی کوردستان لە خۆی تێکداوە ئەم یاریە بە عەقڵێکی کۆنینە کۆتایی پێنایە هەمیشە گۆڵی لەکرێ گۆڵ لەسەر گۆڵ ئەکرێ من لەو کەسانم کە زۆر ڕاشکا و قسە ئەەکەم و خوێژەکەمە برینەکان خوێەکەمە برینەکان بۆ ئەوەی کە لە پێناو باشتر بێت ئەنی من
وەکو باشە خۆزی ڕاشکاوانە حکوومەتی داهاتوو هەرێمی کوردستان چۆن دەبێت پێک دێجا پێ دوایە پێک نایە پێک نایە قوتسە بەڵام بۆچی ڕەنگە پێکیش بێ وەکو خۆی نەیە من پێم وایە ئەمنەوە سیاسی ئێستا کە حکومڕانی هەرێمەکەن و کەسی یەکەمن ململانەکانیان تونترە بێت چکە ئەدەبیات و تێگەشتن و بەرژەوەندیەکانیان زۆر لە یەکتری جیاواز ئەم نەوەی کە ئێستا دەسەڵاتیان بەدەستە لە هەرێمی کوردستان هەمویان وەکو یەک بڕاندی کێکیانەیە قودسە ئەمە تۆ کاری پەڕەمان هەراوە داخراوێ منە دۆ تاکەی بۆنمونە وڵامەتی نوێ پێک نایەت جا بۆ تۆ بەرنامەیەک تایبەت ناکەی لەسەر پەرلەمان و حرامی پارەکانیان تۆ بۆ پێشنیاز ناکەی ئەم پەرلەمان بڕوا بکە ئەو من حەزەکەم جاجار کە باسی شتی خۆشەکەی سێری کاوێرەکە بکە وڵای ئەو پەرلەمان تادانە عیبە لە پەرلەمان ناوێ خودداێن ناوە لە خۆیان پەرلەمانتە ئەجا هێنێکیشان قسە ئەکە باسی باشی ژانی خەڵکەکە ئێلانی کەم تۆ نازانم وچەکان چەنە و بڕەکەی چەنە و چۆن ئەیکا کە واز بێنیان عادی نەبوو لەم سەد ئەندام پەرلەمان دوانسیانیشیان بێنە سەر شاشە بڵێن کاکە گیان لەبەرەوەی کەم پەرلەمانە کارا ناکرێتەوە دەست لە کارە کێشینەوە دەست لە کار کێشانەوە ناواز لە پەرلەمانێن چکە خۆکاریان بۆ نەکردوین چۆنە من زمانیان ئەەکەمە گەشتی و بکەن لە هەڵبژانیدا هاتووە دەنگی باشترە هێنە وەڵی پەرلەمان کۆ بێتەوە یا کۆ نەبێتەوە پاکێزەکە بەگشتی پێگەنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان تۆزێک گرانە بە چاوەڕێ بکەین حکوومەتی عێراقی تەشکیل بێ بەرژەوەندی حیزبەکان و بەریەکەوتنی سیاسی و حکومیان چۆنە دواتر ڕەنگە تەشکیلکردنی حکوومەتی عێراقی حکوومەتی عێراق و پاکێجێک بێ پاکێژ نەبوو چونکە هەر لە هەڵبژاردننی جێگیری دووەمی سەرۆشی پەرلەمانەوە ئەیتر ودە پێخزانی سیاسی دروست بوو ینی ئەوەی کە نەخشەکەی بۆ داڕژدا بوو یا پاتی ئەیویست نەخشەکەی داڕژێ تێکچوو دواتر لە هەڵبژاردننی سەرۆکۆمات بە تەواوەتی هاتینە مریشکە ڕەشە ئێستا ئێمە لە خاڵی سەرەتای ململانیە قوڵەکانی یەشێتی و پاتی بۆکوێ ڕوا ڕەنگە تونێلەکە زۆر تاریک بێ بۆکوێ ڕوا تونێلەکە زۆر تاریک بێ ڕەنگە نەچێتە شەڕی ناو خۆ ئەوانە چووکە بارودۆخ و بەرژەوەندی هەرێمی و نێودەوڵەتی ڕێگرە و بەرژەوەندی نێو خۆیەکانیش ڕێگرێت بەس تونێلەکە زۆر تاریک بڵێم زۆر ناومێدی ناومێت چییە لە سیاسەتە هیچ سیاسێکی عاقڵ ئومێت بەخش نییە سیاسەکان تەنها لە ڕاگەاندنە قسەی جوانەکە و ئومێدە بەخشنەوە بۆی خەڵک هەڵخەڵەتی من خەڵەکە ناخەڵەتی چکە پرۆژەی سیاسی بنیە ئەی تۆ بۆ بینەری بەڕێز ئەگەر یەشێکتان گوێ لەم ڤیددیۆی من گرت و ئومێدی بە دۆخی باشی هەرێم هەبوو کەواتە هەڵە خۆ تۆ ئێمە نەهاتووین من پزیشکی دەرونی نیم ئومێد ببەخشمەوە هەرچەند ئێستا لە فەلسفەی نوێ ئەڵێ پزیشکەکانی دەرونیش فێڵیان لە خەڵک کرد چونکە ئومێد درۆیەک بوو لەگەڵ مرۆڤایەتی کرا ئومێد درۆیەکە لەگەڵ مرۆڤایەتی کراوە بەتایبەت لە سیاسەت هاکووە شتێک هەیە ناوی ئومێد و گەشتبیتی بێ سیاسەت مامەڵە لەگەڵ چیەکە کاکلااو مامەڵە لەگەڵەوەکە کە هەیە ئەمەی کە هەمانە جوانە بۆ نایکەینە ڕاپەچی ئەمەمە هەمانە جوانە ئەمە خۆشییانە ئەمە باشی گیرفان و وەز و ئەمنیەتی خەڵکە بێگومان نەخێ باشە ئەمانەکەمە کۆتا پرسیارم ئەگەر بمانوێت میدیا و سیاست لە یەک ڕستەیە کۆ بکەینەوە چۆن پێناسیی شەکەیت بە میدیا و سیاست و پارە باشە میدیا و سیاست و پارە بەیەکەوە کۆیکەینەوە ئەگەر کوێکەینەوە بەدەست هەر کەسێکەوە بێت دەتوانێت سۆزانی بکاتە سەرۆک بەدەست هەر کەسێکەوە بۆیە ئەمە سێکوچکەیەکی زۆر پێکەوە گرێتراوە و هەر سیاسێکی حەکیم بێ براوە بێت ئەبێ ڕاگەاندنەکەی زۆر بەهێز بێت تۆ سیاسە دەکەی لە ژوورێ لە ڕاگەاندنی شا پیشان خەڵکیەتی
و ئەو حیزبی کە لە ڕاگەاندن پاشەکشەی کرد دڵنیا بە لە سیاسەتی شا پاشەکشەکە و دوجار کۆمەلگاش لە دەستەدا لە ئێستادا بە تایبەتی ستایلی حیزبایەتی و سیاستکردن بریچیە لە میدیا لە دەرەوەی میدیا هەمووی ئەوەی کە ئیکی درۆشی گەورەیە هیچ بۆ نامێنێت باشە ئیز میدیایەکمان هەیە و ستایلێکە تۆ باسیەوی ئەگەر هەمان بۆ ئێستا لێرە دەستخۆشیم لێ کردو ئەمود کارێکی زۆر باشەکەی نانە میدیای ئێمە پێویستی بەوە هەیە کە سەر لە نوێدای بەڕژینەوە من باسی یاسا و شت ناکەم چونکە یاسا لە وڵاتی دیکتۆریا جێبەجێ ناکەم باس لە عەقڵەکەم پێویستە عەقڵیەتی کارکردن لە میدیادا ئێمە دەستکاری بکەین جا نازانم عەقڵ لە مێشکە یا لە دڵە لەکوێیە بەس پێویستمان بەوە هەیە کە ئێمە ئەم بنیادە عەقڵیە کەلتوریە دەستکاریکەی بە خەڵک بڵێن جوانی و باشی و ڕاستی لە لایک و ڤیوانیە بە خەڵک بڵێن ئێمە وەزارەتی حەقیقەتمان نییە ئێمە ڕاستگۆیانە قسە بکەین جا پێشکەشکارەکان وەکو جەنابەت چەند قۆزی ئەوەش عەقڵت کاریگەر بێ لەسەر کۆمەلگا بۆ هەموو تاچێت لەم کۆمەلگایە پێویستە شتی جوانیان پیشان بێت چونکە خۆی جوانی بۆ کچە پێشکەشکارەکان و قۆزی بۆ کوڕە پێشکەشکارەکان مەرجە بەڵام بە مەرجە بارگاوی کرابێ بە زیرەکی و ڕۆشنبیریەکی ئێژگار قوڵ بەس لای ئێمە تەنها دەمانەوێت جەستەیەکی جوان عەرزکەی وەک کاڵە نەک عەقڵێکی جوان منیمەوە لەش ساغ و زۆر سپاس بۆ جەنابەت دەستچاوی تۆڕ میدیا ئێستا بەرنامەی تایبەتان لەگەڵ مامۆسای پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر ئاسوودە